لە وەرزی گەرماین بەڵام کارەبای نیشتیمانیمان لە ئاستێکی باشدایە. ئەمە جێگای سوپاسە. سڵاوتان لێبێت. محەممەد عەلیم بەرنامەی چاودێرتان پێشکەشەکەم بە سپاسەوە ئەم جارە لەگەڵ تیمەکانی داواشکردنی کارەبای کەرکووکین هەڵمەتێک لە ناوگەڕێکی حیاسکەری دەست پێکەین بۆ بڕینی کارەبای زیادە ڕۆیەکان و هەڵمەتەکە بۆ ئەوە نییە کە ئەمڕۆ کارێک بکەین لە دژی هاوڵاتیان و دوکاندار و خاوەن ماڵەکان بێ نەخێت. ئەمڕۆ بۆ ئەوەیە کە بتوانین کارەبایەکی شیا و بگەینە خاوەنی دوکاندارەکان یاخود کارەبایەکی شیا و بگەینە ناو ماڵەکان بە شێوەیەکی گشتی کە ئەمڕۆ سپاسی دارە و دەسەڵاتی ئەم شارە بکەین. بە سپاسەوە هێزانامنیەکان لەگەڵمان هەماهەنگن ڕۆڵی ئەوان بەرزە نرخێنین لەبەرەوەی زۆربەی کاتەکان لە بەرنامەی چاودێر ڕوبەڕووی تند و تویژی ئەمیرەوە و ڕۆڵی هێزانامنیەکانمان لەبیر ناچێت. ئەمڕۆ بە سپاسەوە کاک دانیال سەرپەرشتی ئەم تیمەی کارەبای کەرکووکەکە و بە شێوەیەکی گشتی هەوڵە دەین کارەبای زیادەڕۆیی لە ناوگەڕێکی حیاسکەری کۆتایی پێبهێنین بۆ ئێوە بە تاسەوە سێری بەرنامەی چاودێر بکەن. خۆ مستافی بەرنامەی چاودێر لە خزمەتی ئێوەی ئازیزە بین. بینەر بن. چی کێشەکە؟ ئێستا ئەمە ئەوە تا دیارە شوێنی کارەباکەی باشە. ئەمە کارەبای هەیە ئەتیادی باش. بزانە پێوەری هەیە پێوەری نییە. ئەمە زیاد لە جارێکش ئەم جادێت تەبلیغ کراوە. ئەنج حەزەکەمە لێرانەوە ئەوە ئەمابان لە ڕووی کامێرە شۆ پێڵێم لە بەدەم کامێرەش هیچ گوناحە لەسەر ئێمە نامێنێ ئەگەر داوایان دا لەسەر بکەین. جیرانەکانتان داوای محکەمەیان لەسرە فتۆش بۆ ئەوەی بەک ئەوانت لەیان نێت ئەبێ بە زووترین کاتبێ بۆ ئەوەی کەوا معاملاتی سعات بکەی هەموو ئاسانکاریەکەش هەموو تیمەکانی کارەبا حاضرن بۆ ئەوەی هەموو ئاسانکاریەکان بۆ تەقدیمکەن. باشە ئەمە ئاخر چارە باشە ئەمە ئێستا کاک محەممەد ئەمە حەقی کارەبایەکی شار باشە ئەمە هەموو ئەم ڕیزە دوکانە هەمووی وایە فەرمی ساکانەوە دینە سەر ئەمە دوکانێکی ترێ بەڕێزان ینی بە هەمان شێوە خلي هو يحكي ويقول ما يسمعني صاحبي ولا كاكا ناوي يا زحمه ولا كاكا ولا التبليغ ما كان ناس مؤجرين بس صاحب هذا ما يكون اسمه ولا كاكا والله ولا بس دو كلمه بلا كاكا باشي برس بس اما زياد للجاري باركم تبليغ تان مان كردو بو اوي كوا كهرباء بكم بالرسمي ومقياس ورقه وايا يسوتو كهرباء وحقي دولته بي بمقابل شيء حقەکانی دەوڵەت نادێت وایە ئەگەر کەم تەرخەمی هەیە لە دایرەی ئێمە پێمان بڵێ ئەگەریش نابێ بە زووترین کاتبی کارەباکەت ڕاکێش. سەعاتەکە ئێمەوە جارێ زیاد لە جارێک هاتوینە بۆ لای ئێوە داواتان لێکن ئێوە مراجعە ناکەن جارێ لێن مؤجرین جارێکە لەن ساحیبینا جارێکە لەن ساحب تۆ ئەتوانی فشاری بکەیت دەسەر ساحب عەرزەکە بۆ ئەوەی کەوا زۆرێکی خۆتێ بۆ ئەوەی کەوا با بڵێین تۆ بتوانانی ئەم شتە جێبەجێکەی زەرەری یەکەم و ئاخیر تۆ ئەبی لەبەرەوەی ئەم جارە ئێمە بینەوە ڕۆژی یەکشەمە و دێنەوە کارەباکەت ئەبڕدرێت تەواو و ئیجراتی قانونی ئێمە لەگەڵ تۆ ئەکەین لەگەڵ ساحب وینەکە بکرێ نەکرێت لەگەڵ تۆ هەرەکرێت. باشە چاوی من هەموو ئاسانکاریەک لە قەتاعی نەسر لێرانە ئوستاد حەسەن خۆی لەگەڵمانە جەماعەت هەمووی لەگەڵمان جویان لێە هەموو ئاسانکاریەکت بۆ پێشکەشەکرێ بە مقابل ئەوەی کەوا تۆبی ئیجراعاتی ڕسمی بۆ ئەوەی کەوا بە شێوەیەکی ڕسمی سەعاتی بەدانە. طبعا بالرزا أنا ما دوكاني كتير لحمان ريزة صاحب المحل مو والله صاحب المحل أستاذ ياسر كاك محمد كاميرا كحزة كم عينه شلون ببينه باش ككهرباء شابرين أي كان هلا لإذاعة كان لفيسبوك لا تيك توك لا متواصل كهرباء كمان يبري خاد كهرباء ما نبري باش شقينا أما حالة لشونه لدوان لسيان فيوري ساعتي فيوري نيو كهرباء بوخوي هر بجيرات شو أبي ندز بشو داري كهرباء شربا بوخوي بكيبل دانيو محاولة دانيو اختناقات بكري وسمعتي خراب هلا بسرعة ناو بناو تقشي ليه بكري ناو بناو تقشي ليه بكري جيجالوا جنابي محافظ أكريتا وزعكي خرب بأم حمقة آسان كريك وابيش كشي خلقك شارة سرشية شارة سري زور آسانة أتواني إسامة شبكة شارە سەرکردنەکەی انت عربی لە کوردی براکەم ئێوە عایدی قەتاعی نەسرن
بە دوواداچوون ئیشەکەی خۆتانەکەن دێن تەقدیمی سەعاتەکەن پێوەەر بۆ شوێنەکەی خۆتان هەر کەسێکتان بە عوزری ئەوەی کەوا ساحب دوکانەکە ناهێڵەیان شتیان حاڵیان حسابێ ئەو بۆ ئێمە نابێت تۆ دێ لەبەر ئێمە ئەوەل و ئاخیر تۆ زەرمەند یەکەمی لای ئێمە حسابات لەگەڵ تۆ ئەکرێ ئەم جالەکە ساحب شوێنەکە شەکرێ فتۆ بۆ ئەوەی کەوا خۆت لەم کێشەوبەرەیە نەجات دێتە ئەویانە معاملەی خۆ تەقدیمەکەی لەگەڵ ئەوەشە أستاذ عمر تأخذون إجراء ويا صاحب المحل الأصلي تقيمون دعوة عليه ويا صاحب المحل تمام؟ إن شاء الله والإجراءات الباقية أنت سوي ضغط على أبو الملك يعني المنطقة أبو الملك يعني عفوا يعني على أبو الملك بالضبط. هو راح يجي للمنطقة وهو راح يعني يتابع الموضوع مالته تمام؟ قائم مقام خلي قائم مقام هو ايش عن طريق قائم مقام المختار يجي كل الاجراءات القانون تتبع كل الاجراءات القانونيه احنا ما نريد الناس يتضررون حقهم انه احنا نوصل لهم كهرباء بالمقابل حقنا انه احنا ناخذ فلوس الكهرباء ونتبع الاجراءات الرسميه تمام برزان تمام برز كاك دانيال فشارێکی تند بەرامبەر بە خاوەنی ئەم مڵکی ئەم سەرشەقامە گرێتە بەر دەبێت بە زووترین کات مامەڵەکانی دەست پێ بکات لە بەڕێبەرایەتی دابشکردنی کارەبای کەرکووک بۆ ئەوەی ئیتر ئەوانیش بێن پێوەری کارەبا بۆ دوکانەکانیان ببەستن لەبەرەوەی بەجددی پێم سیر بوو لەو سەرەوە دەستمان پێکرد وا گەشتی من نیوەی دوکانەکان هیچی پێوەری کارەبای نیە هەتا کۆتایی نیە هەویان هەیە ئەمەس کۆنە پێش کاونەکە ینی کۆنەکەوە ماشەڵڵە 100 جار گۆڕە ئێمە زەقتمان کرد کاکە وەرە ڕسمی بکە اجراءاتك كلها تاخذها ان شاء الله وتشوف اوليات الموضوع بالكامل هذا السر هم الناس متضررين هم الدائره متضرره كاك محمد هردوكي زرره هم امانه ام فقيرانا بيقوم هم وكو دائره امش زرر ما لاني اوي كوا هادر معناها باري حكومه ورنا قرتري لاني دوم اما الزور خلشي نازاني چنی لجنه لسر ایمه و محاسبه اکری حتما راست اوش تا نازانی خلق سوا زنی مال دایره دان نشینه نیوی کارباگا بخو ما نفروشین نیوی دیگه نازم چی نازانی بروجانه لجنه لسر ایمه معدل ماغنی 5-6 عقوبه ندري لم دایره ایمه لبر اوی کوا اما ساعتی نیه اما ساعتی و ناخ مدرته اما خدوه میراکی شاو چاوپوشی کرا خوش نه چاوپوشی کرا و نشته کرا بلام اما نه تجاوزک زور بو کنترل نکرد باش اما شونی تر ما بردم فرم تعال عندي تعال انت احنا جماعه الكهرباء الساعه ليش ما عندك؟ بعد منو صاحب المحل؟ انت مو تقول انا صاحب المحل؟ لا انت صاحب المحل؟ إيه ليش تقول انا صاحب المحل؟ منو صاحب هسه؟ منو؟ وين هسه ماكو حد عزل الروح ادري بس يحكي ما مشيت ساعه وماكو شيء عليه هسه انت هنا مؤجر بس تعال قول لي مؤجر شنو كاكم كهرباء كيف ببرا كهرباء كيف ببرا كاك دانيال بص هسه جارة قرجي دروس ولا سراويكا بس بينا بنو كهرباء دا بقردي برزان توزي قرجي دروس ولا سراويكا كا كهرباء كام ببرا معنا هميان فايدين كهرباكي لسر شي ببري كاك محمد اما جاري صاحبي اللي رانا لك بيشرب محمد كاميرا شرطه مدير دائره تجاوزات كاينه هركسي بيرزي كان انا بيشرب لك كاك يك بلي من صاحبهم اما بتشي حاله اما دي كهرباء راكش بتشي حالتي دي كاك با كهرباء كي بربي صاحبك مراجعه هم شلون وابي كوتابريات تو كاك بابي برا وين رايويكا يعني اما حلمتبو برجوندي قشتيها بزانا ما لبيش شاوي كاميرا راست شرطه راست دولة إذاعة أما هبكا أما باني موظفة لبي موظفة بتاق وتنا بتشيل قلاك راست وين وانية راست يعني بجدي كومالي بابت رؤدا بينرانيش لشوني ما بيت حمام رياركي أما حكي يوم الله حكي يوم الله حكي يوم دكانة بكوا مانغاني كومال بارادة حكي يوم دكانة مانغاني كومال بارادة أما الله عينا يكاك شون وابي من دي مالي رانا بخوم شي جهازك ما بكاري ديانم أو مالي كيش فقير یک بار پاری مولیدا یک بار پاری کاربا یک بار اجراتی قانون لسر اکره کابرا جفنی و تجاوز انشتو بخوی او بین داد بشو هیچ نکا چون وابی بکوتاب ریار بو ام دکانه اوی که کارباکی ابردری اوی رای اوی که بشوی چی
نافەرمی کارەبای ڕاکێشا و پێوەری سەعاتیشی نەبوو بێڕێزیشی بەرامبەر بە تیمەکانی کارەبای کەرکوو کرد و بڕیاری ئەوە درا کە کارەباکەی ببردرێت و نابێ کارەبای هەبێت تاوەکو ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی کارەبای نیشتیمانی ڕاکێشێت و پێوەری کارەباشی هەبێت بۆ ئێمە لە بەرنامەی چاودێر بەردەوامە بین. ڕێزانێرە حی عسکەریە کێشەی تەجاوزی کارەبا لێرەیە لە حی عسکەری زۆرە لەگەڵ سافی دابشکردنی کارەبای کەرکووک بەردەوامین. كان الكهرباء وين؟ هذا؟ كاك محمد، أستاذ علي بس شوف لي بلا زحمة. ماشي. كاك محمد قديت وش ولا؟ ئەگە ستاف هاوکار بێ شوێنەکەیان زۆر تەسکە ئەمە بردی کارەباکەیانە. هرچنده مولد وطني. اي بس اذا واحد عنده خط ثاني هنا خط ثاني استاذ عمار شوف لي اكو خط ثاني هنا قريب؟ جزء مقابل اكو خط ثاني. ليش شنجوبرين؟ استاذ اني بلغته وقطعت كهرباء ماله على اساس راح ينسب محوله صار له 4 اشهر. واحد مال شنو؟ لا قديش عندك شنجوبر اثنين؟ هسه مولد وطني يصير شنجوبر واحد بس ليش عندك شنجوبرين؟ عندك خطين؟ علي شو طلع هذا؟ بس هذا ما يطلع بس هذا عنده صحة. بس هذا صح. بس سيري قبضانا هرد وارك اللي شو هذا بزانا عيننا يا مصدري. نص ساعتين ما ولا دوم خد قرب ساعتين على كل مكان على كل محل كيف هسه عيد الكهرباء مالته كاك محمد يرمى مقياسين يعني مقیاسی فما حسابي شي بكين پێوەری ساعتی نییە والله وتبليغ كراوه وكو استاذ عمر اللي چەند جار تەبلیغ کراوە استاذ عمر كم مره قال سێ جار سيجار تبليغ كراوه سيطابو خاوه يعني ئێستا ئیجراعاتی قانونی چییە؟ اجراءاتي قانوني يعني لقال يكريو كهرباء شابه کەواتە ئەم شوێنە کەم سێ کەڕەت ئاگدار کراوەتەوە بەڕێزان بە شێوەی یاسایی لە کۆتا بڕینی کارەباکەیەتی هیچ چارەسەری تری نییە دەبێت کارەباکەی ببڕن بە شێوەیەکی فەرمی کارەباکەی ئەبڕن و ئەم شوێنە بە هیچ شێوەیەک بۆی نییە کارەبای هەبێت و ئیجراعاتی یاسایی تریشی لە پشتە پێما بێ کاک دانیاڵ ئەدرێ بە دادگای یاخود چی تری هەیە ئەم جارەش نایدین بە دادگا لە بەروی معاملەی هەیە بەڵام معاملەکەی بۆ خۆزانی چۆن تەخیریەکە نامێ هەنێ میسال بێنمەوە تو ئەگەر عەلەم ڕاکاتە بۆ خۆت پایڕۆی ئەوە نابێ کاکەمەوە ئیش حکومەتە تۆ ئیسەکانە کە پێڵێ لێ ئەو معاملەکەمە تۆ معاملەکەت کاکە تاریکی پاری پێوە یعنی معقولە یاوەتە ئەمە زۆر گەندەڵی لە دایرە هیچ شتێ بەڕێ ناخێن یاوەتە خەلەل لە خۆیانە يعني كم ترخمة وأجر الإيرانية كيش كم ترخمي لقلب قال دايري أملي قبول لكن هم جارك شيء لما هم جارك شيء لما أوي وا في السوري لقلب كردوا يا أيكا باب يعني باب إما بله حتى حقيقي كامل دينا دسمة باش ساكاتي ويا كهرباكي بري طبعا وجار دي كش بينه كهرباء برين ده طبعا محكمة وزورش دراوته محكمة كمان المحكمة براسيتي مكان بردوام درجة كا محمد حسكم خلكي لي روب زانه زاد ل 3000 معامله معني سله محكمه بيقوم بس خلشي نازانه اجراءاتي محكمه اجراءاتي محكمه ترى زور شتيكي زحمه او انا بس او اني خوش كواب لين اوراق تحويلي حاكم بو لو بدو مصيبه دسمه بيقوم بس فبويا مره جامله مو خلشي من اقام لي اجراءاتك اسانكاري اما بويا انا كين بس في سبيل ويبين هر کسی حق وی ورد. اقام لبو با پیوندی قصه کرد ایوت هاتونه تسرمان. پرسیاری لیکی که چی بکاتو چی نکه خاونی. تو خاونی؟ أنت صاحب المكان؟ لا أنا مؤجر. مؤجر. زين مسألة صاحب المحل إنه راح يصير إجراءات وياه. أنا هسه خابرته. إيه؟ أنا هسه خابرته حكيت وياه. يقول ماشي هسه خابره يعني أنا مو بيدي. أنا مؤجر، خابرته يقول أنا جاي أمشي بالمعاملة، جاي موافقة ما أدري منين، هسه إذا خبرك تحكي وياه. ما احنا الدولة هي عبارة عن قوانين. هسه أنت مؤجر مو؟
احنا اول مره نعرفك انت بعدين نعرف الاخرين. تروح تركض ورا صاحب المعامله، ما معقول انت هنا جاي تسحب كهرباء بالبلاش، ما راح تقبل على نفسك. هذا حق 20 بيت هنا انت دا تسحب كهرباء. هاي الناس الخطيه هناك اللي وراك، الناس قاعدين بيوت وما عندهم كهرباء، طلاب، مرضى، عجايز، اختياريه عندهم. انت تقبل على نفسك انت هنا تبيع. ايه المؤجر انت تشوف اجراءاتك وياه، تقول لي اني ما اقدر اتحمل المسؤوليه القانونيه قدام الدوله، فتجي تتابع المعامله مالتك، ما عندك خلق تجي انا اتابع لك يا انت يعني. وقصه من الايجار مالته، روح اسجل لك عن محامي، يعني وكيل لك محامي، تمام؟ ان شاء الله. هالمره ينقطع الكهرباء، ثاني مره محكمه. استاذ بالخصه اذا هو يدفع الفلوس، شوف احسبها فوق ال 60 واحد يشتغل. استاذ مو بس هذا، كوما شغلات اخرى اكو، العلم اتطور، الكهرباء اتطور، يقدر يستخدم طاقه شمسيه، يعني يقدر يرشد، يقدر يستخدم اجهزه حديثه انه ما يصرف كهرباء، السبالت مالته اكو اجهزه سبالت حديثه ما يصرف كهرباء، كوما شغلات اكو. سيد على هذا يعتبر اخر انذار. تم تبليغه مسبقا عده مرات. عمل بروي معامليه هذا ساكنه اوراقيه شو محكمه. قبل القطاع عده مرات. هو يدري يعني ايش كم مره قطع الكهرباء اما كوتا برياره ككوتا عقد كردنوشا بو ام باڵەخانەیە کە خوارەوەی مارکێت و سەرۆشی کۆمەڵی بابەتی تریلیە و هەر ئێستا کارەباکەشێ بردرێ لە بەرەوەی بە تەجاوز حیسابە کارەباکەی تەواو بڕدرێ بردرێ کارەبا تاو کارەباکەی بڕن هەر ئێستا بینەر بن علي وجه الجماعة. پێوەری سەعاتی لێرەیە بە هەمان شێوە کاک محەممەد، ئەگەر کامێرەمان هاوکار بێت بە هەمان شێوە وەردێکی بەتاڵ لە غێری وایەری ئێمە و سێرکردنە بە زیاتر دەرچوە فێنکی هەموو لەسەر حیسابی حکوومەت و هاوڵاتیە. ئەمە پێشتر ئاگادار کراوەتەوە، ئەمە ئاگادار نەکراوەتەوە، وەکو مەسئولی خەتاعەکەڵێ ماوەکەم سال عمر هذا مبلغ لا مو مبلغ؟ مبلغين حسب الشكل الرسمي راح ياخذ الانذار مالته ان شاء الله. يعني من پێشتریش ئاگادار کراوەتەوە. من لەو باوەڕام 3 کەرکووک 1970 شی ئاگادار کراونەتەوە، بەس هی وا هەیە وەرەقەی بۆ نەڕۆشتوە، بابلین تەبلیغی بۆ نەڕۆشتوە. لە دوای ئەم تەبلیغانی ئیجراعاتی قورسێ. کاک دانیال با پرسیارێک بە وجدانەوە بکەین. بە شخصی لێت پرسی هۆکار چی؟ ینی ڕەنگە هاوڵاتیەکی ئاسایی لە ڕۆژێکا 3-4 جار سەردانی بازار بکە، ئەی بۆچی سەردانێکی بە ڕێبەراتی کارەبای کەرکووک بکە؟ من حەزەکەمە پرسیارە ڕاستی ئەم برادەرە خۆی بکەیتەوە. كاكم سيد علام بس دقيقة اسمح لي. شلونك حبيبي؟ امورك احوالك صحتك؟ انت مؤجر مو؟ اي نعم. طبعا هو اعتيادي لازم يكون مؤجر استاذ محمد، لان اذا هو خطيه صاحب العماره ليش بيعتذر؟ اكيد تمام؟ صح. اخي العزيز انت ما سالت نفسك مثلا او صاحب العقار او المحل بصفك احنا ليش ما عندنا مقياس كهرباء؟ يعني مثلا انتم سمعتوا من فد مكان فد شيء كهرباء بالبلاش؟ والله اخي انا ما ادري، انا بالنسبه لي انا عامل هنا، انا كل شيء ما اعرف. يعني هو انا عامل هنا مو بيدي يعني ابد تعرف. زين بعد صاحب المحل ما اعرف، ما موجود. صاحب الملك كمان؟ الملك والله ما ادري ولا شيء اصلا. زين صاحب المحل اي ما حكى لك في اليوم شيء انه كهرباني شلونه زين بلاش؟ تعرف المحلات كلهم اكثريتها ما بيها ساعات، ترى البيوت هنا ما بيها ساعات. يعني استاذ العفو هسه اذا قطعنا الكهرباء من يتضرر؟ طبعا احنا وصاحب الملك. ما راح تسحبي انت اذا نقطع الكهرباء، ما راح تركض ركض على صاحبه وتتابع انت. طبعاً. تمام لو لا؟ بس نقطع الكهرباء عنك انت تجينا للدائره. تمام؟ انا بالنسبه لي عاملين، انا صاحب قاعد صاحب الخبر صاحب المحل ما يجاوب، يعني مو بيدي. انت يعني احنا نقطع الكهرباء، هاي عندك الفواكه كلها اذا خاف عليه رزقك صح لو لا؟ صحيح. فمجبور تجي للدائره تراجع، احنا ايش نريد من عندك؟ نريد نظم مقياس. صح لو لا؟ احنا نعرف الموقع. احنا اول شيء كاجراءاتنا اول شيء نقطع الكهرباء على الموقع، احنا ما نعرف صاحبه منه. تمام لو لا؟ صحيح. فيجينا هو راح يجينا ينصب المقياس. عفوا منو راح يجيك؟ راح يجيك صاحب المحل لو المؤجر او صاحب الملك، احنا المهم يجينا احد حتى ننصب له المقياس. ان شاء الله. تمام؟
کۆتا بڕیار بۆ ئێرە وێ ڕای ئاگدارکردنەوە بڕینی کارەباکەشە لەبەرەی بە شێوەیەکی نەشیا و مامەڵی لەگەڵەکرێت وایە باش ڕێزان دروست لە گەڕێکی حی عسکەری ئەمە لە بەرەبەیانەوە لەبانی زوو دەرچوینە ئەتوانین بڵێن سەرمان بەکوێیا کردبێت لەم دوکاندارانە هیچی پێوەری ساعتی نەبوو بەشێکی زۆر کارەبای تەجاوزیە بوو لەمبەر بۆ وبەر هەموویان بڕی و جگەلەوەش کارەبایەکی زۆر لە کارەبای تەجاوز هەبوو هەمویان ئەتوانم بڵێ گشتیان کۆتا پێهێنا و کە نابێت کارەبای تەجاوزە بێ زیانێکی زۆر بەر تۆڕی کارەبا گەێنێت ئەم سەقفە گۆبلان چەند گڵۆپی وەڵاهی زۆری تایە کاردانیا و نیزگەی بەلای کەمەوە هاکەزای حسابمان کردەوە 20 گڵۆپی 25 گڵۆپی تامام دوکانە چێنێکە خۆت دومی و هاتە فرۆش یعنی تۆ بڵێ چی بکە مەسەلە یعنی ئەگەر پاری کارەبا بدا ئەم گڵۆپانەوە بەکار نایەن بێگومان وایە هیچ ئجرعاتێکی بۆ خۆی نەخورێت تۆ بەم خۆرە جوانە و هەرچەندە گەرمە زۆر بەڵام بەم خۆرە ئەم ڕۆژنە تۆ بۆ سوودی لێ ناکەیت بێگومان پێویستە بەم گڵۆپان هەر نییە وایەن وانە بێگومان زۆر بابەتی تر هەڵەگرێ بابەتەکە بۆ ئێمە لە بەرنامەی چاودێر جارە بەردەوامە بین و کۆمەڵی دوکانی تر هەیە کە ئەگەری هەیە کاربای زیادە ڕۆیی هەبێت تیمی دابشکردنی کارەبای کەرکوو بە سەرپەرشتی بەڕێز کاک دانیاڵ سەرجەمیان ئەبردرێت ئێمە بەردەوامە بین. ئەم بینایی کە ئێمەلین کێشەکەی چییە؟ ئەمە عینەن وەکو ئەوەکانی کە کاک محەممەد کارەبا ڕەکێشاوە بەبێ معاملە بەبێ سەعات باشە بینایەکی چوارقاتی زەبەلاح کارگەی تیابێت و دروستکردنی کارگە و شتە ئەکرێ بەبێ پێوەەر منەوە پرسیارە لە جەناوی ساحب عیمارەکەکەم با ڕوبەڕووی هاوڵاتیش بێتەوە پرسیارە ئەم منتیقەیە حی عسکەری ئێساکانە گەڕەکەکە ئەم گەڕەکانی کەوا نزیکەم بینایە من متەئەکیدم ئێستا بەم حاڵەتە نەکەوە دوایی کە هەموو عیمارەکەکەوێتە ئیش کێشێکی زۆریانەوێ بەسای ئەوەی کەەوە عیمارێکیەوە لەسەر محەویلەکەوانە کێمالین عیمارێکیێوانی ئەبێ محەویلە بۆ خۆی دابنە بۆچی بۆ ئەوی زەرت لە منتیقەکەی دەوروبەری نەدا کاربای ئەوان خراپ باشە ئێستا ئێرە ئەم شوێنە دوو جار سێ جار کارەبایان کردوەوە و کارەبایان بڕیوە خۆشبەختانە سعد عومەر سەگانە بەحسی کە لەگەڵ سعد عەمارە تەحویلی محکەمەش بووە یعنی چی پێوە نەماوە بەڵام هێشتا هەر کارەباکەی تەجاوز ئەمام کردو احتیمال لە جارە جەلسەیە کەمی محکەمەی نەبینی بێ ئەو وەختە دێتەوە ئەلێ چیتانێ منتیقەکەش کارەبایە گەیەنم کۆم لە حساب خۆم بەزوازم لێبێنە باش چارەسەر بۆ ئێرە بڕیارسان کارەباکەی بردرێتەوە ئەگەر درابێتەوە بۆکو بن بزانم ئەمە کارەباکەی دراوەتەوە بەڵێ وەگوتم یەکەم جەلسەی محکەمە ببینێ وەخت تازانێ وەزعەکە چیە خاوەنی ئەم عیمارەی لێرەیە لێرە نییە ئێمە ئەوە کێشەی گەورەمانە زۆربەی عیمارەکان خاوەنیان نییە ساحب دوکانەکانیش بۆ ئێمە مەجبورین جاریوە لەگەڵ موئەجیرەکانە با بڵێن ئێستا تۆ تەبلیغ عیماری لێ نیە تۆ تەبلیغەکەی ئەم تەبلیغاتی بەکوێیە ئایا ئەو تەبلیغا ئاگاتە خاوەنی عیمارەکەی خۆ 100% بێ بگا 100% تۆوا نەزانی کاک محەممەد یعنی ناچێت عقلی کەسەوەکەوە بڵێ وەڵا موئەجرەکە ساحب دوکانە بینی نییە وەکو ڕووباوکوان کاکەم چۆن ینی هیچ مشکلێکیان تەبلیغەکەی سەگانە درێ بە ساحب دوکانەکان و تبلیغانش فيه دراوة يعني فيه دراوة بيشتر تبليغان تحويلي محكمة شكراوة تبليغين القاضي العفو يريد تبليغين وقطعين احنا تبليغين وقطعين والثالث ومصادرة الكيبل وقمنا عليه دعوة طبعا يعني بزعنا يعني دعوة لسرة طبعا بس ما قاصي باين دعوة لسرة أم عماريتك تام بيا وين ناوي بيني تأثيري كله سر منطقة ثانية عندنا والله يا اخوان حتى برسالة شكون جماعة كهرباء شاتون فيها شيء سوا اللي قال مشى وتم في وتم والله أم محاولية تحولناك كخوي ودي أروم مراجعة محاولية قبل تتام وبينهم كاك محمد وين منا بحسيك تو عمارة لا إما شوية تجارة كان حدودي خويه مثلا بيتل 50 كيلوات زياتر أبيتو محاولية كي تعبت وخود يعني ببي مساحة زوجة إما كألين تأثير لو كان كاكا مالك يبون من إكسبليتي كيها جيزري كيها هني قلوبي هي باشا قني أجر عماريك بابلين أجر شش دكاني هبه لقلب الشقية به أنت شقية به يعني كاتر كان
ئەکاتە 10 شوێن ئەم لەبەرەوەی هەر شوێنێک هەر دوکانێک سبلی دەدوانی هەیە کۆمەڵە گوڵۆپی هەیە کۆمەڵی ئامێری هەیە یعنی ئیدەن هەر دوکانێ بە ماڵی حیسابە و کارگەشی تایە جاری وایە کارگەیشی تیا شوێنی تایبەتی تیاکەوە کارەوەیەک جای زۆرەوێ ێ باشە قەیناکە تۆ ئیمارەیەک کەوا 200 متران 300 مترە فقط زەویەکە لەوانە باڵی ماڵێکە لە منتیقەکە ئیمارەیەک بای 10 ماڵ ڕاوی کێشێ یان 8 ماڵ ڕاوی کێشێ یقینا خۆی محاولێ بای 20 ماڵە یان ئێمە نیوەی محاولەکە جارێک بێت خەڵکەکە چی بکەن ئەبێ ئەوان بناڵێنن و لەسەرەوە بۆی ئەبێ خەڵکی زۆر متعاون بێ لەگەڵمان بۆ ئەوەی کەوا ئێمە ئەم نەو ئازادە ڕێوانە نێڵی سە من دەستخۆشی لە مامۆستاکە هەر بینی ماوەتی وەڵایی شە باشەکەن لەبەرەوەی منتیق کارەبای منتەکەمان بەڕاستی خراپە باشە ئەکرێ من چەند ئیمارە هەیە لێرانە لەبەر خاتر ئیمارەکان هەر بۆ هەرێکی محاولێ دابنم نەخێر ئەمە با بڵێن قانونی تایبەتی خۆی هەیە یاسای تایبەت بەخۆی هەیە بۆ ئەوەی کەوا ئێمە بە هەمونە هاوکاریان نشبین باوانیش کارەبا بدەین و کارەبای خەڵکی شتێک بەس دەست خۆشکار دانیال سپاس بۆ جەنابیشت خۆشحاڵم بە هاتن سپاس بۆ جەناب ولا خزمەتان هەر بژی مامۆستا دەست خۆش بێت بەڕێزان دیارە ئەم هەڵمەتە هەر بۆ ئەوەیە کە کارەبایەکی باشتر بۆ هاوڵاتیان دابین بکەین هیچ کات بۆ دژی هاوڵاتیان ئەمڕۆ ناتوین کارەبای ماڵی هیچ کەسێک ببڕین ناتوین ئەمڕۆ کارەبای دوکانی هیچ کەسێک ببڕین ڕسقی هیچ کەسێک ببڕین ئەمڕۆ هەڵمەتەکە بۆ بەرژەوەندی هاوڵاتیانە بۆ ئەوەی کە ئەمڕۆ کارەبایەکی زۆر باشتر لە خزمەتی هاوڵاتیانە بێ هیچ کات لە دژی هاوڵاتیان نەبوونە ستافی دابشکردنی کارەبای کەرکووک بۆ خزمەتی هاوڵاتیان ئەم هەڵمەتیان ئەنجام داوە من دێمە کۆتایی بەرنامەی چاودێر سپاس بۆ بەڕێز کاک دانیال و ستافەکەی ماندوو نەناسانە ئەمڕۆ ڕۆژێکی پشوو بوو بەڵام خۆی و ستافەکەی لە خزمەتی هاوڵاتیان بوو من هاتمە کۆتایی بەرنامەی چاودێر ڕێزی محەممەد علی قبول بخوازن تا بەرنامەیەکی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم هەر لە شادیە بن.